سڵافتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانە بم. بابەتی ئەمڕۆمان باسی حاڵەتێکەکەین کە زۆر جار ڕەنگە لە چواردەوری خۆمان بیبینین یاخود هەندێک جار لە خۆشمانە بیبینین، ئەوش حاڵەتی ئیهمالکردنی کارە. وەکو ئەوترێ یان پێشینان و تویانە کاری ئەمڕۆمان نەخەینە سبەینێ، بەڵام بەداخەوە ئێستا هەندێک جار کارێک کە دێت پێشەوە بۆمان تاخیرەکەین یاخود تااقەتمانێ لەو کاتەیە بیکەین خەینە سبەینێ و لەو حاڵەتەیە کارەکە یا بە ئاسانی بۆمان نایەتە دەست یاخود بە نیوە ناچڵەیەکەن. ئێمە لەسەرم بابەتە پرسیار لە هاوڵاتیانەکەیم زانین لەسەر حاڵەتی ئیهمالکردنی کار لە ژیانی ڕۆژانەیە چیمان پێڵێن ئێوەش بینەرمان. پەندی پێشینانەڵە ئیشی ئەمڕۆ مەخەرسبێن، من ناڵێم هەر ئەمڕۆ منەڵم ئیشی ئەم کاتژمێرەکە گەیشتە قەناعەت کە ئەو ئیشە بیکەی چاکە قەت بەسەریان نەڕۆی. زۆر جار من هەستەکەم بەهۆی خۆتزیینەوەیە لەو بەرپرسیارەتیە ئینسان ئیشەکەی دواخە. هەنێک کەس هەیە هەر خۆی بنیاد و دروستبوونی بە ئیهمالی دەزایەتە ئیشکردن، ئەبێت جدیاتت هەبێت لە ئیشە، بەڕاستی جدیاتت نەبێت ناتوانانی ئیشەکانی ڕۆژانەت بەڕێوە. هەچ مرۆڤێک کە ئیهمال بوو لە ژیانی خۆیە وەکو وایە تەمەنێکی خۆی بەفرۆ بدات. بەرنامەی ژیانی خۆم وایە ئیشێک کە مستەیتەر نەبم بەسەرە بزانم بۆم ناکرێت قەت نەم کردو نەچوومەتە ژێربارەوەی ئیشێکە بتوانم نایکەم یا ئەگەر بیکەم بەتەکیل لە ساسە بەجێبەجێ. ئەو کەسانەی کە ئیهمالن لە کاروباری خۆیانە بێپلانیە ئەبێ مناڵ فێری ئیلتیزام کرێ. ئەگەر ڕۆژانە کارەکانی خۆی جێبەجێ بکات تووشیەوە نابێت لە کۆتاییە لە پرسپرزە ببێ و بکەوێتە هەلەکە سەما و ئەوەی ئیشێک یا ئەشێک لەسەر شانێتی جێبەجێ بکات. ئێمەی دایک و باوک ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ مناڵەکانمانە بە دەرەجەی یەکەم ئەتوانین مناڵەکانمان باش بێ. هەندێک کەسە بینین کاتە ئیشێکی بۆیەتە پێشەوە ئەڵێ بۆ دوایی تاخیرەکە دوای کە وردە وردە میشەی تاخیر کرد ئیشەکەی ینی بۆ ناکرێ و چی دێ بۆم حاڵەتەیە نێو کەسانی کە هیچ تاخیرەکەن و دوایی ئیشەکان لەسەر یەکتری کەڵەکە بێ بۆ خۆی ئیشەکەی ڕەنگە بە نیوە ناچلی بۆ ئەگەر لە ڕوە شەرعیەکەەوە لێشی بینەوە، چونکە بەڕاستی ئێمە چەند جار وەکو کۆمەڵی کوردەواری میلەتێکی بەدینین، میلەتێکین هەمیشە پەیامەکانی قورئان و حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم جێگەی خۆی کردوتەوە لە ناومانە و حەدیثیشمان هەیە بۆ بابەتە. ئەگەر ئێمە بتوانین ئیستیناد بکەینە سەر حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە فەرمووی ئیشی ئەمڕۆ مەخەسبەی، ئەمە شتێکی کەلێنێکی گەورە بڕاکاتەوە لە ژیانی ڕۆژانەمانە. زۆر جار من هەستەکەم بەهۆی خۆتزیینەوەیە لەو بەرپرسیارەتیە ئینسان ئیشەکەی دواخە، چونکە دوجار تۆ نازانی ئایا دوای ئەو کاتژمێرە دوای ئەو ڕۆژە تۆ ئەگەیتە دەستپێکی ژیانێکی نوێ لە ڕۆژانی خۆتە. وەکو باست کرد ئیشی ئەمڕۆ نەخەینە سبەینێ، ئەبینین بە تایبەتی خوێندکار یاخود قوسابی کە کاتێک دەرسی ڕۆژانەی هەیە سایەکەی تاخیرەکە ئاڵێ من شەوی ئیمتیحان سایەکەم کە شەوی ئیمتیحانی ژێتە پێشەوە سەیرەکە مەنهجێکی زۆری بەسەراکەوتوە بە ئاسانی بۆی کۆنتڕۆڵ ناکرێت لە کۆتاییە لە ئیمتیحانیشە یانی زەرەری تەواوەتی لێدا. بەتەشید وایە خۆی هەموو شتێک لە ژیانە بەرنامەڕێژی بۆ بکەی، نەک لە مەسەلەی خوێندنا بگرێت لە مەسەلەکانی تریشە. یعنی بەداخەوە ئێمە وەکو پێشتر باسم کرد کە ئێمە میلەتێکی موسڵمانی تەنانەت ئەمە لە فەرزەکانیشە ڕەنیاوەتەوە، یعنی زۆر جار هەیە خەڵکانێکی باشن، یعنی بەڕاستی سڵحاون بۆ خوا سەیرەکی نوێژەکەی خۆشیان لە کاتی خۆیان ناکەن. ئەمە ڕنگانەوەی هەیە لەسەر مناڵیش لەسەر دەوروبەریش، یعنی زۆر جار هەیە مناڵێک سەیریەکاڵێ تۆ سیر کە باوکم لە کاتی خۆیان نوێژەکەی نەکردووە، کەواتە سعیەکەی من بەقەت نوێژەکە گرنگ نییە ئەو لە کاتی خۆیانی کرد. مناڵی چاو لە دایک و باوکی خۆی زابت بەتەشید ئەمە خاڵێکە و خاڵی دۆمیشیان زۆر جار هەیە بەهۆی تەسیراتی دەوروبەر و سۆشیال میدیاوە، یعنی بە شێوەیەکی وا بەرنامە بۆ ڕێژرا و پلان بۆ داڕێژرا و بۆ لە خشتەبردننی تاکەکان بە تایبەت کە ئەوان ئێستا ئەو بەرنمەیە ئیش لەسەر گەنجەکە کاریگەرێکی زۆر خراپی لەسەر بیسەبێت، یعنی ئەگەر سیر بکەی وەختی خۆی ئێستا لەگەڵ ئەو پیاوەیە لە یا بوو باسی وەمانە کرەمان و وەختی خۆی ئەم شتانەش نەبوو بەس ژیان خۆشتر بوو سادەتر بوو. وڵی بەڕێزم ئەوە لە هەموو ماڵێکا هەیە ئێستا لە هەموو شوێنێکەیە لە هەموو شوێنێکەیە بۆ من تۆ هەر بێلەوە هیچ بە وەستاگەکەی یا بە کرێکارێکەکەی ئیلا ئەو تاخیربوونی هەرتەیەکەوێ باشە. جەناب لەو حاڵەتانی کە بۆ دێتە پێشەوە ئەگەر بۆ نمونە تۆ بڕێر داوە ساعات 4 عەسر ئیشێک بکەیت، ئەگەر لەم کاتەیە
ئیشێک تر بۆ بێتە پێش ئەمە دەسەڵات نییە بەڵام لە حاڵەتی نەبوونی هیچ با بڵێن ئیشێکی کەیە تاخیرکردنی کارەکە لە ساعت 4 نابێتە هۆی کەڵەکە بوونی ئیشێکی تر لەسەر بە تاکید ئەبێتە هۆی کاڵەکە بوون بەڵام پێش هەموو شتێک کە دەستی بڵین بە تەمای ئیشێک بووی ئەبێ پێشتر خۆتی بۆ ئامادەکەی ئیهمالیش دەوری زۆرە هەنێک کەس بەمێ باسیەوە بکەین ئیهمالکردنی کارەکە هەنێک کەس هەیە هەر خۆی بنیات و دروستبوونی بە ئیهمالی دەزایەتە ئیشکردن ئەبێت جدیاتت هەبێت لە ئیشە بەڕاستی جدیاتت نەبێ ناتوانانی ئیشەکانی ڕۆژانت بەڕێوەبەری خۆت تا چەند با بڵێن بە پێی خۆت ناسیوە تا چەند گرنگی بەو کارانە دێ تا چەند بە کوردەکە خۆمان ئیهمالیەتت تایە من هەر خۆم ئیش ئەەکەم ڕۆژانە بڵێن وەستان بڵێن من هەر خۆم وەسفی خۆم نەکەی هەر بە جدیات ناسراوە سوودت لەو جدیاتی خۆت وەرگرتەوە بۆ ڕاپەڕاندنی کارەکانت بە تاکید من اعتبارێکت بۆ دروستە بێت لە سەرکارەکەت بە ئیشەکەت یعنی اعتبارێکت بۆ دروست دەبێت ئەو اعتبارە زۆر خۆشە تا تامی نەکەی نازانی چۆنە وڵی بە بۆچوونی من ینی هەموو کەسێ لە ژیانی خۆی ینی بەرنمەیەکی تایبەتی خۆی هەیە یعنی ئەوە نیە تۆ بڵێ هەموو کەسەکان وەکو یەک بیرەکەنەوە بەڵام فعلەن ئەو پندەکە وتراوە ئیشی ئەمڕۆ مەخەرە سبەینێ ئەوەی کە لە بەردەستە ئەمڕۆ بیکەی باشترە وەک لە سبێنێ هەچ شتێک مەبەستە لەوانەیە ئەو دەرفەتەی ئەمڕۆ بۆ ڕخسا و سبێنێ بۆ دنەڕخسێ ئێستا بۆ کۆبینین قوتابی یاخود خوێنکار کاتێک گەر ڕۆژانە دەرزەکانی بخوێنێت لە شەوی ئیمتیحانە زۆر بە ئاسانە توانێت کۆنتترۆلی دەرزەکەی بکە بەڵام زۆرێکە بینین ئەم حاڵەتە ناکات ئەڵێ شەوی ئیمتیحان سایەکەم شەوی ئیمتیحانیش مەنەجێکی زۆری بەسەرەکەوێت ناتوانێت کۆنتترۆڵی بکات ئەگەر فمکەی لە کۆتایی شەهر خۆی ئەو خوێنکارە باجەکەی ئەو ئەیە یعنی ئەگەر ئەمڕۆ بە گوڕوتینێکی خوێنکاری بڕاتە پێشەوە ینی هەوڵی ژیانی خۆی بات هەوڵ بۆ داهاتووی بات ئەبێ ئەمڕۆ هەوڵەکە بات چونکە بە شێوێکی لە خوێنکارێک لە شێوێکی ئیمتیحانیا فریا هیچ شتێ ناکەوێت من قوتابیم بینیەوە کە باست کرد ڕۆژانە کە دەرزەکەی خوێندۆ شەوی ئیمتیحاناتۆ بەلای من بتومە بۆ سای ناکەوتێتی من ڕۆژانە خوێندومە بەس ئێستا چاوم پێخشاندەوە کاتم بۆ ماوەتەوە ینی زۆر دەرونی ئارامتر بووە بۆ بەراورد بە ئەو قوتابیانی کە بەس شەوی ئیمتیحان سایە ئەوەش احتیمالی هەیە بڵێن مێشک و جە و هینی ئەو خوێنکارە بیگۆڕە بەڕاستی خوێنکار هەیە احتیمالە وا بۆی ڕەخسا بێت ئەمڕۆ کە خوێنێت خوێندێکی باش بێ مێشکێکی باش بێ و لە جەوێکی باشە پەروەردە کرابێ و هەشی احتیمالی هەیە بۆی نەڕخسێت ئەو جەوەی بۆ نەڕخسێت کە ڕۆژانە بخوێنێت بەڵام بە حقت ئەگەر بڵێ باس لە سیستەمی پەروەردەیی ئەمڕۆ بکەی بە تایبەتی ئەگەر باسی ئێمە باسمان لە خوێنکارە لێرە باسی خوێنکاری پۆلی 12 بکەی بەڕاستی من لێرەوە ڕخنە لە وەزارەتی پەروەردەگرم چونکە خوێنکاری پۆلی 6 یەک دانە ساڵ هاتوچۆی قوتابخانە کات هیچ لە منهەجەکە هیچ دەرەجەیەکی بۆ حساب ناکرێت لە کۆتاییە یعنی ئەو تاقیکردنەوەی وزاریە مەبەستمان تاقیکردنەوەی وزاریە لەبەرەوە ئەو خوێنکارە تەنها مستەقبەلێکەوێتە سەر یەک هەفتە یعنی بۆ وەزارەتی پەروەردە بەم سیستەمەیە ناڕاتەوە جارێکی تر یعنی با هیچ نەبێن نسبەیەک لەو خوێنکارە لە جگە لە پۆلی 11 و پۆلی 11 یعنی با نسبەیەکیش لە نمرەکانی پۆلی 12 بۆ حسابێک کە داخلی وزاریە بێ وزاری مەسەلە هەشتای لەسەر بێت لە سا 20ەکەی تری بمێنێتەوە بە خوێندکە زۆر سپاس زۆر جارە بین هەندێک کەس لە چواردەورمان جۆرێک لە هیمالێتیان پێ و دیارکە کارێک دێتە پێشەوە بووانی هیمالیەکەن دوای کەڵەکە بێ و ڕەنگە ئیشەکە بنەوە ناچلی بکەن چی دەیە لەسەر ئەم حاڵەتە وڵای و حاڵەتە خۆی ئیشی مرۆ مەخێن سبێنێ قسێکی زۆر جوانە حاڵەتەکەەوەی سە بە نیسبەت بڵین قەزێ بڵین لە ڕووی ئیمانەوە تۆ بڵین کاتی نوێژە وایە ینی لە کاتی خۆی بکەی باشە هەر نوێژەکەکەی بەس لە کاتی خۆی بکەی باشە هەموو ئیشێ سە بۆ نمونە تۆ کارێکی خێری بەدەسەوەیە کاری خێرەکە لە کاتی خۆی بکە زۆر باش لەوەی کە دوای خەی پێشتیانی شتیانە کاری خێرە تا زوو بکرێت باشە وەکو ئەوتری ئەو کەسانی کە کارێکیان بۆیەتە پێشەوە ئەگەر بێت و کارەکە زوو بکەن دەرونێن مرتاح بن بەڵام کارەکە تاخیرکەن ئەو کاتێشی کە لە چاوەڕوانی کارەکەن هەر دەرونێن نامرتاحن چونکە زانین کارێکی تریان هەبێ بەتاکید قەلەقە بن لەسەری چونکە تۆ ئەگەر پێشتر لە بەرنامی بۆ دابنێ لە کاتی خۆی بیکەی هەم لە ڕووی دەرونیەوە مرتاح بیت و هەم یعنی بڵین قەلەقیش نابی لەسەری جەناب ئەم حاڵەتە وەکو خۆت تا چەند جدید لە جێبەجێکردنی کارێکە لە ڕۆژانەیەتە پێشەوە وڵی من بە نیسبەتی خۆمەوە لە بەرنامی ژیانی خۆم وایە ئیشێک کە مستەیتەر نەبم بەسەرە بزانم بۆم ناکرێت قەت نەم کردو نەچوومە دەژێربارەوەی ئیشێکە بتوانم نایکەم یا ئەگەر بیکەم بە تاکید لە ساسە بەجێبەجێکم
لە هەموو ڕێکەوە باش ئەبینین ئێستا خوێنکارمان هەیە لە ڕۆژانە کە دەرسەکانی هەیە دەرز ناخوێنێ شەوی امتحان هەمووی کەڵەکە بێ لەسەری ئەمە یەکێک لەو حاڵەتانە ینی قوتابی ئیهمالە ئیهمال دەرزەکانی ئیهمالەکە بۆ شەوی امتحانیش باش بۆی ناخوێنێت لە کۆتایە بازەکەیدا لە تاقینەوە باش نابێت ئەمە هەمان حاڵەت نییە بۆ ئیشی ڕۆژانی عینی حاڵەتە بەتاشی عینی حاڵەتە ئیسە تۆ بۆ نمونە ئەگەر خوێنکار بێت هەست بە مەسئولیات کە ناڵە کەڵەکە بێ لەسەری هەم خوێنکار هەم کابراایەکی ئیشکار هەم کابراایەکە دەوامیە بێ لا هەموو بوارەکانە بۆ هەموو کەسێک بەپێی جۆری پسپۆڕەکەی خۆی ئیشەکەی خۆی ئەم حاڵەتی بەتاکید هەرە وەڵا بەپێی جۆری خۆی چونکە هەر ئیشێک یعنی تۆ سێریکە تۆ ئیشەکە ئەگەر ئیشی نیو سەعات بێ ئەنی ئیمڕۆ نیو سەعات بەیانەڵی ناو من نایکەم بەیانەی بێ بە سەعاتێ دوو بەیانەی بە سەعات دنیا کەڵەکار بێ لەسەر ئیشی تر دروستە بێ بەدوایە دروستە بەتاشید ئارەوەڵا جەنابە چیت هەیە بۆم حاڵەتە بۆ جۆرە کەسانی کە ئیهمالیکی زۆر لە کار و شتەکانی ڕۆژانی خۆیانەکەن و خۆ و کەسێکی چۆنی لەم حاڵەتە وەڵا من خۆم هەتا حەدێ باشم ینی لە سامە خۆم بۆ خۆم مامۆسام ینی لە ڕووی خێزاندیە سوپاس دەکەم بۆ هەموو شتێ پلانێ سامە کە مامۆسام کاتێ ڕۆمە پۆلەکە پلانی تایبەت بە خۆمەیە بەو بابەتە پلانی ڕۆژانەمەیە هەفتانەمەیە ماگانەمەیە وەرزەکەم هەیە ئەمە دەلالت لەوەیەکە کە من وابەستم بە میشەوە ئەو کەسانەی کە ئیهمالن لە کاروباری خۆیانە بێ پلانیە پلانشەرەوە نییە بە خەیاڵی خۆ و بڵێ بە خەیاڵ ئەوە یەکەمەوەکەم پێشەوەی کە خەیاڵەکەت بۆ ئەو پلان و دانابێت بەنووسین بینوسی بزانی چۆن نەگەیتە ئامانجەکەەوە پلان بۆ ئامانجە کە ئامانجەکە بەدی بێنیت لەوانەیە پلانەکە لە ڕێگەی ڕۆیشتنە بەرەو ئامانجەکە و گۆڕانکاری تێ بکەوێت پلانەکەی گۆڕێ ئامانجەکە نابێت بگۆڕ قوتابی چ تەمەنێکی لە بەردەسایە جەناب من قوتابی 1970 ینی تەمەنێکە باشترین کاتە با بڵێن بۆ فێربوون چۆن قوتابیەکانت فێرەکەی کە ئیشی ئەمڕۆیان نەخەنە سبەینی چۆن من خۆم پلانم بۆ بابەتەکەی ئەوان داناوە یان پلانم لە ژیانی کۆمەڵایەتی خۆما ژیانی پەیوەندی خزمایەتی خێزانی خوشک و براکانم داناوە بە هەمانشەوە ئەم پلانەی خۆشم بۆ ئەوانە خەمە ڕوو جگەلەوە کە بۆ ئەوانە خەمە ڕوو کە ژیان ئاوایە بێ بەم پلان بڕۆیت فێری شانەکەم لەسەر تەختە بۆیانە نووسم کە ئەوان بە پلان ئیشی ڕۆژانەیان بکەن یاری بکەن بڕۆن بۆ ساحە سەعی بکەن لە بەرەوە ساڵێکی خوێندان نەفەوتێت هەموو شتەکانش بۆ ئەوان ڕوونەکەم ئەبینی نێستا قوتابیان یان با بڵێن زۆرینەی قوتابیان ڕۆژانە ناخوێنن شەوی امتحان هەڵێگرن بۆ شەوی امتحانیش بۆکو پێویست دەرزەکان بۆ ناخوێنێت چونکە منهەجەکە زۆرە سەیرەکەین سبەینە باجەکەی دەکات لە امتحانە باش نابێت چۆن بتوانین ئەو قوتابیانی خۆمان وا فێر بکەین کە دەرسەکانیان ڕۆژانە بخوێنین یعنی زۆرێک لە مامۆستای ئێستا کێشەی وەیە تەلەبەکە ڕۆژانە ناخوێنێ شەوی امتحان نەخوێنێت کە وەکو پێویست ناتوانێت لە وانەکەی تێبگەن ئەمەش ئیهمالی بڵێن ئەمە بەشێکە لە بەرنامەکەیەوە ئیهمالی و ئینسانی خەمسارد هۆکار زۆرە هۆکار بەشێکی هەرە زۆری قوتابیە بەشێکی زۆری تری خێزانەکانە بەشێکی مامۆسایە بەشێکی ئەو فێرگەیەتیایە ئەخوێنێت شێوازی بینای قوتابخانەکە سیستەمی پەروەردەکە ینی تۆ ناتوانانی هۆکارێکی گەاندنی بەس ئەگەیەنیت بە تاکیدی سا دنیایەکی کرانەوە هەیە تەکنەلۆژیایە خێزانە برادەرە هەموو ئەمانە هۆکار زۆرە تۆ بڵێ بۆ ئەوە کە سیستەمی خوێندن و خوێنەواری لە وڵاتی ئەمە بەرەو دواوە ڕاتۆ لەگەڕەوەی بەرەو پێشەوە بڕات سوپاس دەکەم جەناب چ جۆرە پیشەیەک هەیە و چۆن ئەتوانی کارەکانی خۆت ڕۆژانە لە کاتی خۆی ئەنجام بدەیت وەڵا پیشەم مامۆستایە چۆن قوتابیەکانت یاخود با بڵێن لە داهاتوە منداڵەکەت خوددا لێتان نەسێنێ فێرەکەی کە ئیشی ئەمڕۆی نەخاتە سبەینێ کارەکانی ئەمڕۆی لە کاتی خۆی ئەنجامدا نەخاتە سبەینێ بۆی کارەکانی لەسەر کەڵەکە نەبێت وەڵایی ئەبێ پلانە بێت خۆم چۆن پلانی ڕۆژانم دائەنێم ڕۆژانە هەڵەسم بەیانیان سەرتانان نان حازرەکەم ئەی گۆڕم هەموو شتێکەکەم ئەبێ مناڵەکەشم وە پەروەردە بکەم کە ئەرکی ڕۆژانەی هەموو جێبەجێ بکات جەنابیش تۆکو هاوسەرەکەت کەویش مامۆستایە ڕۆژانە پلانتانەیە بۆ ئەو وانانەی کەیڵێنەوە بۆ ئیش و کاروبارانەی خۆتان کە لە ماڵە ئەنجامێدن بەپی پلانە ڕۆن هەموو ئیشێ بەبێ پلان ناڕات مالی لە ئەو جۆرە کارانە نەکەین کە ڕۆژانیەتە پێشمان تاوکو کارەکانمان لەسەر کەڵەکە نەبێت بەڵێ ئەرۆڵە زۆر جار مامۆستایان کاتێک کە ڕێنمایی قوتابیانی خۆیان ئەەکەن کە ڕۆژانە دەرسەکانیان بخوێنن
بۆ ئەوەیە زۆر بە ئاسانی دەرزەکەی بۆ کۆنتترۆل بکرێ کە ئەمە هەمان حاڵەتە کە کاتێک ڕۆژانە من کارێکم بۆ تێتە پێش ئەم کارە لە کاتی خۆی ئەنجام بدەن بەڵام کاتێک ئەو قوتابیە دەرزەکەی ناخوێنێ دەیخاتە کاتێکی تر یا خو دەیخاتە شەوی امتحان کۆمەڵێکی زۆر دەستی بەسەرا کەوتووە ناتوانێت بە ئاسانی بۆ تاقیکردنەوەکەی خۆی بۆ امتحانەکەی خۆی ئەم دەرزەی کۆنتترۆل بکە بۆیە کە سبەی نێچێتە تاقیکردنەوەیەوە تاقیکردنەوەکەی خۆیەوە شپرزە بێ یاخۆ دەرزەکەی باشی نەخوێندووە باجی تاقیکردنەوەکەیەدا بەنی بە نمرەیەکی کەمەوە تاقیکردنەوەکەی بۆیێتەوە ئەمە ئەبێتە هەمان حاڵەت کاتێک ئێمە ژیانی ڕۆژانی خۆمانە کارەکانمان لە کاتی خۆیان ئەنجام نادەن ئیهمالی تیاکەین تاخیر یەکەین دوای هەر زەرمەندی یەکەم خۆمانی چونکە کارەکەمان لە کاتی خۆیان ئەنجام نەدا پەندی پێشینانەوە ئیشی ئەمڕۆ مەخەرس بێن من ناڵێم هەر ئەمڕۆ منەڵم ئیشی ئەم کاتژمێرەکە گەیشتە قەناعەت کە ئەو ئیشە بیکەی چاکە قەت بەسەریان نەڕۆی زۆر جار من هەستەکەم بەهۆی خۆتزیینەوەیە لەو بەرپرسیارەتیە ئینسان ئیشەکەی دواخە هەنێک کەس هەیە هەر خۆی بنیاد و دروستبوونی بە ئیهمالی دەزایەتە ئیشکردن ئەبێت جدیاتت هەبێت لە ئیشە بەڕاستی جدیاتت نەبێت ناتوانانی ئیشەکانی ڕۆژانەت بەڕێوە هەچ مرۆڤێک کە ئیهمال بوو لە ژیانی خۆیە وەکو وایە تەمەنێکی خۆی بە فرۆ بدات بەرنامی ژیانی خۆم وایە ئیشێک کە مستەیتەر نەبم بەسەرە بزانم بۆم ناکرێت قەت نەم کردو نەچوومەتە ژێربارەوەی ئیشێکە بتوانم نایکەم یا ئەگەر بیکەم بەتەکیل لە ساسە بەجێبەجێکم ئەو کەسانەی کە ئیهمالن لە کاروباری خۆیانە بێپلانیە ئەبێ مناڵ فێری ئیلتیزام کرێ ئەگەر ڕۆژانە کارەکانی خۆی جێبەجێ بکات تووشیەوە نابێت لە کۆتاییە لە پرسپرزە ببێ و بکەوێتە هەلەکە سەما و ئەوەی ئیشێک یا ئەشێک لەسەر شانێتی جێبەجێ بکات ئێمەی دایک و باوک ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ مناڵەکانمانە بە دەرەجەی یەکەم ئەتوانین مناڵەکانمان باش بێ کەسێکە بینی کە ئیهمالە چۆن ڕێنمونی بکەین ئەم ئیهمالەتی خۆی درێژە پێ نەدا ینی وای لێ بکەین لە ئیهمالەتی بهێنێت دەرەوە چی دەیە بۆم حاڵەتە جەناب ئەو پرسیارەی جەناب و علاقەی لە سەتاسەتی بە پەروەردەوە هەیە دوو جۆر پەروەردە هەیە پەروەردەی خێزانی لەگەڵ پەروەردەی پەروەردە ئەگەر پەروەردە و فێرکردن بڵێ ئەگەر پەروەردەی خێزانی بە شێوەیەکی دروست مناڵ پەروەردە بکەن لە پەروەردەی پەروەردەش بە شێوەیەکی دروست مناڵ پەروەردە ببێ بەم شێوەیەمان لێ نایە ئێستا ئەبینین مامۆستا ئێستا بینین ئەم حاڵەتە لە زۆر کەسا هەیە ئەن ئیمالی بەس هەیە کەمترە هەیە زیاترە تۆ ئەگەر بۆ نمونە قوتابێکی خۆت یان خۆت منداڵێکت ئەم حاڵەتەی تیابێت چۆن ڕێنمونی یەکەی یان چۆن وای لەکەی ئەم حاڵەتی تیا کەم کرێتەوە ئەوە فێری ئیلتیزام یەکەم خۆم ئیلتیزامەکەم ئەوش لە منۆ فێرە بێ بە عملی لە خۆت ئایکەی لە خۆمە ئەبێ بیکەم بۆ ئەوی ئەوش فێر بێ نەک بە عملی من ناتوانم بە مناڵەکەم بڵێم ئەگەر تۆ تەلەفۆن بۆ کردم بۆ ماڵەوە تەلەفۆنەکەم پێەیە ئاوایکی لێ بکەم بڵێم کێیە فلان کەسە پێمەڵە فلان کەسە بڵێ لە ماڵ نییە تەلەفۆنەکەی جێماوە ئالێەوە دەست پێەکە ڕێک مناڵەکە زانێ باوکی کە درۆی لەگەڵ باوکی درۆی کردووە درۆ لەگەڵ برادەرەکەیەکە درۆ لەگەڵ کەسەکەیەکە ئیهمالیەکە لە ئیشەکەی خۆیان ناڕاستەوە خۆ بەڕاستەوە خۆ بۆ ناڕاستەوە خۆیە ئەوش فێرە بێ ئەوە فێرە بێ لە ڕاست ناڕاستەوە خۆکە ئەوەی باوکە نەوتۆ کوڕم بڕۆ و درۆیەکەم بۆ بکە بەس کە خۆی کردی ئۆتۆماتیکی بۆ جۆرێکە ئەوە جۆرێکە لە جۆر ئەوە لێوە دەست پێەکە لەو لەحزەوە دەست پێەکە یا مناڵەکە لە ماڵەوە دانیشتوی ئەتەوێ بە جوانی پەروەردەیەکی ئەتەوێ بە ڕێگوپێکی پەروەردەیەکی بەڵام لەگەڵ دایکی مناڵەکە پیاوەکە درۆکە یا دایکی مناڵەکە لەگەڵ برا گەورەکەی ئەو مناڵەیە لەگەڵ کەسێکی خێزانەکە مخالەفەیەکەکە ئەو مخالەفەیە مناڵ ڕەنگە قسە نەکا لەسەر مخالەفەکە بەس تەبع بێ لە لای مناڵ زیرەکە زووشت تەبع بێ لە لای بینین منداڵ زۆر جار منداڵێکی زۆر زۆر بچووکە لە ماڵە عقلی تەواو نەگرتووە بەڵام کە بینی بۆ من دایکواکی لە ماڵەوە نوێژیان کردو ئەو ئۆتۆماتیکە شێوازێکی نوێژکردن نەکا بۆ چونکە یەکسەر وەریەگرێ لە مناڵ لە دەرەوە بۆ منە هاوڕەکانی جوێنیان داوە ئۆتۆماتیکی دێ لە ماڵەوە جوێنەکەدا چونکە ڕاستەخۆوەکو وچت کۆپیە کات وەریەگرێ بەس مامۆستا ئێستا قوتابیمانەیە ڕۆژانە دەرز ناخوێنێ سعی ناکات بەڵام شەوی امتحان خۆی پرزەیەکا و نەتیجەکەی باشە ئەمە جۆرێک نیە لە ئیهمالی لە قوتابی وەکو عەرزم کردی ئەبێ مناڵ فێری ئیلتیزام کرێ ئیلتیزام بە چی یعنی تۆ کاتی بۆ تەخسیسکەی من باوەڕم بەوە نییە ئەو مناڵە ژووری خۆی هەیە کۆمپیوتەری تیاابێ و ئینتەرنێتی تیاابێ و ئەوەی هەموو پێداویستەکانی ژیانی بۆ دابینکەی ئەبێ مناڵ خۆی پێدا خۆی هەوڵ باشت بۆ خۆی دابینکە خۆی دروستکە نەک ئەوەی کەەوەها هەموو شتێک من بۆی دابین کەم و دوای بڵم
مناڵەکەم وەڵاهی سێری مناڵی فلان کەسکە بۆچی ئەو وایە تۆ بۆ وایت ئەوش سەرجەنشتێکی خراپە بۆ مناڵەکەەوە ئەوش سەرجەنشتێکی بەراوردکردنێکی باش راوردکردن نه خراپە نەک باش نییە خراپە چونکە مناڵەکەتی پێ ئەشکێ و بیریشی لێ بکەرەوە خۆت مناڵەکەی خۆت ڕقێکیشی لەوەی بەرامبەری هەڵگی ڕەنگە ئەوش احتیمال خۆی ئیهمالکردن لەوانەیە پەیوەندی هەبێ بە پەروەردەوە هەر لە سەرتاوە مناڵ پێویستە وا پەروەردە بکرێت کە بزانێت هەستێ بە کارەکانی خۆی لە کاتی خۆیان یعنی ڕێخستنی کات زۆر گرنگە بۆ ئینسان بتوانێت چۆن کاتی ڕۆژانەی ڕێکخوا تا شت لەسەری کاڵەکە نەبێت ئەگەر ڕۆژانە کارەکانی خۆی جێبەجێ بکات تووشەوە نابێت لە کۆتاییە لە پرسپرژزە ببێ و بکەوێتە هەلەکە سەما و ئەوەی ئیشێک یا ئەشێک لەسەر شانێتی جێبەجێ بکات. ینی بەڕای تۆ سیستەمی پەروەردەمان پێویستە گرنگی بەم حاڵەتە بدا بۆی مناڵی ئیهمالیتیا دروست نەبێ داهاتووی بۆ نمونەنەوەیکی ئیهمالیتیا دروست نەبێ بەڵام بەداخەوە ئێستا بینین قوتابیان زۆرینیان نەکەمەیان زۆرینیان ڕۆژانە دەرز ناخوێنن شەوی امتحان دەرز خوێنن کەویش بە باسی ناتوانین دەرزەکە بخوێنن لە کۆتایە لە تاخینەوەکەی باش نابێ خۆت بە باشی دەرزەکەی بۆ هەزم نەکراوە ئەم حاڵەتە چۆن بتوان چارەسەر بکەن ینی لایەنی پەروەردەیی منداڵانە چۆن چای بکەن کە ئیهمالیان تیا دروست نەبێت خۆی بەشێک لەوە لێپرسینەوەیە ینی پەروەردە چۆن فێرکردنە ئاواش لێپرسینەوەیە ئەگەر ڕۆژانە لێپرسینەوە هەبێ لەسەر مناڵانی خوێندکار و قوتابی ئەو کاتە ڕۆژانە ئەرکەکانی خۆی جێبەجێ کات ناهێڵێتەوە بۆ ڕۆژی کۆتایی لەبەرەوە ئەوە ئەرچی بڵێن ستافی پەروەردەییە مامۆستا و بەڕێوەبەران و ئەوانە کە کاتێک مناڵان پەروەردە ئەکەن لە هەمان کاتابێ لێپرسینەوەشان لێ بکەن لەسەر واجباتەکانیان پێت وایم حاڵەتەوە ئاکات داهاتوو ئەو منداڵە کەسێکی ئیهمالی لێ دەرنەچێت ئەگەر ڕۆژانە بە دوای بچی ڕۆژانە لێپرسینەوەی لەگەڵ بکەی کە بزانین ئایا ئەرکەکەی ئەنجام داوەیە بێگومان کاریگەری خۆی بێ لەسەر مناڵان کە کەسێک بن کە ڕێز لە کات بگرن بتوانن لە کاتی خۆی ئیشەکانیان جێبەجێ بکەن چالیسکەم ئەوە هەموو یەگەڕێتەوە بۆ ژینگەکەی خۆمان بۆ کۆمەلگاکەمان یەکێ لەو خەلەلانەی کەوا دروست بووە نەتواندراوە ژیانی ئەو مناڵە فراهەم بکرێ لەوەی کە حکوومەت وەکو دەسەڵاتێکی کە گەورەی هەیە لە هەموو وڵاتانی دنیا حکوومەت وەسیلەیەکی گەورەیە بۆ دابینکردنی پێداویستەکانی مناڵ و فراهەمکردنی ژیانی ئەو مناڵە کە بۆی مناڵ دانەبڕێ لە کۆمەلگاکە و دانەبڕێ لە هەموو شتە سەرەتایەکانی ژیانی خۆی مناڵ لە کۆمەلگای ئێمەدا دابڕاو لە کۆمەڵێشێک کە دابڕاوە دایک و باوکەکەش لەبەرەوەی کاتی خۆی کە پەروەردەیەکی باش نەبوو یەک لە دوایەکی و حکومت دەسەڵاتدارانەی کە لە عێراقا حکمیان کردووە بە ئارزوو خۆیان تەحەکومیان بە خەڵکی کۆمەلگای کوردەواری خۆمانەوە کردووە دوای تەحەکومیان بەسەرەوە کردووە ئەم دەسەڵاتە کوردی خۆشمان لە باتی بێن ئەمە چارەسەرکەن لە ڕیشەوە چارەسەریکەن یەک بە دوایەک ئەوانیش بە هەمان نەمەت کاریان لەسەر کردووەتەوانێ ئێمەش کە مناڵەکان بەخێوەکەین پەروەردەکەین لەسەر ئەو نەمەتە کۆنەی خۆمان پەروەردەیانەکەین نەمانتوانی وەشتێکی باش بۆ مناڵەکانمان فراهەم بکەین ڕاستەکانیان لەگەڵا باس بکەین چارەسەرکردنی ئەمەش چێ بێ مە زۆرجار قسەیەکم کردو ڕەنگەم قسەی خراپ بێ بە نەزەری کۆمەلگا ئەگەر هەموو ئەو خەڵکە ئێمە ومانان بە جەنابیشتانەوە کەس نەمێنێ بمرێ لە ناو بچێت جیلێکی تازە پێگەیشتی مناڵ دەرچێت کە تەسیری ئێمە و خەڵکی لەسەر نەبێ بۆ پەروەردەکردنەکە ئەو کۆمەلگایە دەتوانێت چونکە ملکە پەروەردەیانکەم تۆکە پەروەردەیانکە خەڵکە پەروەردەیانکە بەدەسەڵاتشەوە وایان پەروەردەکەن کە بۆی ئەو مناڵان دائیمەن بێنە سەر جادە چەپڵە لێدەن خاوەنی کەسایەتی خۆیان نابن بیرکردنەوەی خۆمان دەخەین یعنی مەجاڵێک نادەین بۆ مناڵە دەرفەتێکی بۆ بڕەخسێنی کە بتوانێت ئیش و کارەکانی خۆی بە میزاجی خۆی چارەسەر بکە ئێستا ئەو کێشەکانت باس کرد چۆن بتوانین بۆ نمونە جەنابکە منداڵت هەبێ یەکیانە بینی ئیهمالە ئەو ئیهمالیەتەی چۆن تیا چارەسەرەکەی یاخود کەسێکە بینین ئیش ئەمڕۆی خاتە سبەینێش ئیشەکە کەڵەکە بێ ئیشی ترتیا دروستە بێ ئیشەکە بە نیوە ناچڵاکە ئەم حاڵەتە ئیهمالیە چۆن چارەسەرەکرێت ینی بەچی بتوانین وا بکەین لەو کەسە ئیهمال نەبێ ئیشەکەی خۆی لە کاتی خۆیان جێپەجێ بکە بە خۆشمانەوە ینی ئەم حاڵەتە ڕەنگە لە هەموو کەسێکە بە ڕێژەیەک هەر هەبێ
ئەوە لەو کاتیا توانین چارەسەر بێکی و ئێمە خۆمان توانیمان واقعکە لەگەڵ خۆمانە بگونجێنین دەتوانین ژیانی ئەو مناڵە چارەسەر بکەین و لە تووشی ئەو هیمالی و کارە خراپانە نەبێت کە ڕۆژانە ڕوبەڕوویە بێتوانێت ئێمە دایک و باوک ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ مناڵەکانمانە بە دەرەجە یەکەم ئەتوانین مناڵەکانمان باش بێ ئێمە مەسەرن دایک و باوک ئەگە بتوانین ژیانی مناڵەکانمان فراهەم بکەین و بە ڕۆژانە هەڵیان نەخەڵەتێنی بە قسەی لێرە و لەوێ ئەتوانی ژیانی مناڵەکانمان فراهەم کردی و لەم جێژاوە دەرچێتە دەروبێتە خەوەن کەسەت کو وەکو حکوومەت بۆ دایک و باوک بۆ خۆت تاسیری گەورەی لەسەر منداڵەیە کە ئیهمال لەوێ کەسێکی جدی بەڵێ پەندی پێشینانەڵە ئیشی ئەمڕۆ مەخەرسبێن من ناڵێم هەر ئەمڕۆ منەڵم ئیشی ئەم کاتژمێرەکە گەیشتە قەناعەت کە ئەو ئیشە بیکەی چاکە قەت بەسەریان نەڕۆی زۆر جار من هەست دەکەم بەهۆی خۆتزیینەوەیە لەو بەرپرسیارەتیە ئینسان ئیشەکەی دواخە هەنێک کەس هەیە هەر خۆی بنیاد و دروستبوونی بە ئیهمالی دەزایەتە ئیشکردن ئەبێت جدیاتت هەبێت لە ئیشە بەڕاستی جدیاتت نەبێت ناتوانانی ئیشەکانی ڕۆژانت بەڕێوە هەج مرۆڤێک کە ئیهمال بوو لە ژیانی خۆیە وەکو وایە تەمەنێکی خۆی بە فڕۆ بدات بەرنامی ژیانی خۆم وایە ئیشێک کە مستەیتەر نەبم بەسەرە بزانم بۆم ناکرێت قەت نەم کردو نەچوومە دەژێربارەوەی ئیشێکە بتوانم نایکەم یا ئەگەر بیکەم بەتەکیل لە ساسە بەجێبەجێ ئەو کەسانەی کە ئیهمالن لە کاروباری خۆیانە بێپلانیە ئەبێ مناڵ فێری ئیلتیزام کرێ ئەگەر ڕۆژانە کارەکانی خۆی جێبەجێ بکات تووشیەوە نابێت لە کۆتاییە لە پرسپرزە ببێ و بکەوێتە هەلەکە سەما و ئەوەی ئیشێک یا ئەشێک لەسەر شانێتی جێبەجێ بکات ئێمە دایک و باوک ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ مناڵەکانمانە بە دەرەجە یەکەم ئەتوانین مناڵەکانمان باش بێ وەڵام من پێم خۆشە مرۆڤ هەر کاتێک کە هەستی کردبەوەی کەوا بژی هەموو ئیشەکانی خۆی ڕێک بخات اینجا ئەڵێ پەندی پێشینانەڵە ئیشی ئەمڕۆ مەخەرسبێن من ناڵێم هەر ئەمڕۆ منەڵم ئیشی ئەم کاتژمێرەکە گەیشتە قەناعەت کە ئەو ئیشە بیکەی چاکە قەت بەسەریان نەڕۆی بۆی کە مرۆڤ کاتێک لە تەمەنەکانی ژیانیان پێیەگات لە هەموو قۆناغەکانی ژیانیان پێویستی بە خزمەتی زیاتر هەیە ئەو خزمەتانی ئەبێ هەمووی لە کاتی خۆی بکات و هەمووی ڕێک بخات چونکە وەکو بینایە چۆن دروستەکە بێ ژیانی وا خۆی لێ بکات ئەگەر لە قۆناغەکانی ژیانیا پێویستیەک ئیشێک لە پشتگوێ بخات ئەو ئیشە ئەمێنێتەوە زەرێکی گەورەی لێدا جەنابە لە ژیانی تایبەتی خۆتە تا چەند کەسێکی جدی بووی لە ئەنجامدانی کاری ڕۆژانەی خۆت من وەڵا ئەوەی توانی بێتی و هەستم پێکرد بێت جدی بووم چونکە من کاتی خۆی مامۆستا بووم زۆر حەزم کردووە کە مامۆسایەکەم بە شێوەیەکی چاک بکەم چونکە لە بەرەوەی باریکی سەرشانی خۆم زانی و مامۆسایم زۆر لاپیرۆز بووە لە هەمان کاتە لە بەرامبەریشم کۆمەڵێک مرۆڤی دوا ڕۆژ بووە کە مناڵ بووە ئەو مناڵانە بە من چوونەتە پێشەوە لەبەرەوە چاوەڕێی منیان کردو کە بڕۆم ئەو ئەرکەی سەرشانی خۆم بەجێ بێنم بۆ ئەوی ئەوان پەروەردە بکرێن و فێر بن و ببن بە کەسێکی پاشە ڕۆژ و ئەوانش بە هەمان شێوە سوود ئێستا ئەو کۆوترێ ئەو کەسێک کە کارێکی و کارەکە ئەنجامەدا دوای ئەنجامدانی کارەکە دەرونیان مرتاح بێ جەنابە کە تەمەنێک مامۆستا بوو ئێستا ڕەنگە هەندێک لەو قوتابیانی کە لە بەردەست بوون ئێستا بوو بنەشت بۆ خۆیان مامۆستا بن پیشەیەکی تریان هەبێت کە تۆ کاتی خۆی دەرزت پێوت دەرونیان ئێستا تا چەند مرتاحیکە و جۆرە تەلەبانێت خۆت ئەبینیتەوە من زۆر ئاسوودەم خۆی ئەڵێ وجدان کاتێک کە ئاسوودەیە بێت کە ئیشەکانی بەسەر بێنێ ئەو کەسانشی کە پێگەن کە تۆ پێدگەیان و کاتێ ئەیبینی وەکو بەرهەمێکی خۆت وایە وەکو جوتیارێک وایە چۆن بەرهەمەکەی زۆر زەحمەتی لەگەڵا کێشێ کاتێک کەگاتە بەر سێرەکە بەرهەمێکی زۆر باشە بەڵام ئەو لەوانەیە سروشتەکە زیانی لێبدا بەڵام ئەوەی تۆ زیانی پێ ناگەین ئەگەر بە جوانی بەڕێک و پێکی بگەێنی جەنابە چی دەیە لەسەر مرۆڤی ئیهمال و خۆت بۆ خۆت لە ژیانی ڕۆژانە تا چۆنی لە ئەنجامدانی کارە تا چەند جدی وڵای من شخصی خۆم هەج مرۆڤێک کە ئیهمال بوو لە ژیانی خۆیە وەکو وایە تەمەنێکی خۆی بە فڕۆ بدات من بەسەراحەت جاران ئێمە وەکو گەنج بووین بەعزە شتێک کە لە بیری خۆمانە بردەوە ئیهمالی خۆمان بوو لە بیری خۆمانە بردەوە ئیهمالی خۆمانە کرد لەبەرەوەی بەیانی ئەو ئیشەی خۆت کە نەکردایە بۆ دوو بەیانی بوو بە خەبەت بەسەر دڵمان بەڵام ئێستاش هەر گەنجت خۆتان بە تەمەن مەزان وڵایەتر تەمەنێکە بردومان دەسەر لەخوا بە زیابێ شکرمان بەشی خوا ئێمە ئەوە ژیانە و خوای گەورە هیوایەتێکی پیاوین لە مەرحەلی ژیانمانە بە بەرنامەی خۆمان جێبەجێەکەین و بۆچوونەکانی منیش لەگەڵ مامۆسا هەم ڕایە و هیچ
فەرقێکی جیاوازمان نییە. جەناب ئەگەر بۆ نمونە لە ماوەی ئەو تەمەنەی کە هەت بوو هاوڕێکت هەبوو بێ هەست کرد بە ئیهمالە تا چەند ڕنگدانەوەی هەبووە لەسەر تۆ یاخود بۆ نمونە بەعام باسیەوە بکەین هاوڕێتی کەسانی ئیهمال کاریگەری لەسەر خودی ئەو کەسە دروست نابێت کە ئەویش بەرەوە ئەو هەنگاو بنێت. تاکید وایە ئەمڕۆ ئیسە تۆ هەر بۆ نمونە کەسێک کە لەگەڵ یابیت ئەمڕۆ ئیهمالیەکات من وەکو شخصی خۆم ئامۆژگاریەکەم کە ئەو بۆچوونانی من وەربگرێ حەزەکەم یعنی هەچ کەسێ بێ من هەچ مرۆڤێ بێتر لەم ژیانی خۆمانە ئێمە ئاگاداریەکەین ئەڵین کاکە ئەمە مەسەلەی ئیهمالی ژیان ئەبێتە هۆی کورتبوونەوەی دواخستنەی تەمەنت و کردنەوەی تەمەنیش لەبەرەوەی تۆ کاتێک تۆ مرۆڤی ئەبیت کە سەرکەوتوو بیت بۆچوونەکان بەیانی بیتە سەر ئەو سەرکەوتنانت ئەوەیە مشکلەکەی ئێمە ئەمڕۆ بە سەراحەت گەنجی ئەمڕۆ ئێمە پێم خۆشە ڕووکەنە دەمی گەنجەکان ئەم گەنجانی ئەمڕۆمان بە سەراحەت یعنی حەزەکەم لەگەڵیانە بدوێن يعني ام راقياندن بصراحه جناب شو گرفتیان چییە؟ والله گرفتیان ئەمڕۆ کە سەیرەکەی لە خوێندنەکان دابڕێن ئەمە یەک ئیهمالکردنی ژیانیانە ئەمە دوو کار و کاسبی خۆیان ناکەن ئەمە سێ تۆ سەیرەکەی ئەم یاریە کە ئیکەن بە شەوانە تا چواری بەیانی پێنجی بەیانی من بڵێ تۆبجی ئەکەن بەڕاستی ئەمە خۆ ئەمە پێشکەوت فێری نەرگە لە خوارد نەبن ئەمە شتێکی خراپە بۆ گەنجی ئەمڕۆمان هەمومانە زەرەرە بۆ خودی ئەو کەسە خودی ئەم مرۆڤانی ئەم سەردەمی ئەم جیلەی ئەمە زۆر خراپە لەبەر ئەوەی تۆ ئەمڕۆ ئیسا بتەوێ نەتەوێ لە هەموو لایەنێکی حیزبی من باسی حیزبەکان لایەنەکان لایەنی پشگیریەکی خۆی هەبوو بۆ نەتەوەکەی بۆ خاکەکەی بۆ نیشتمانەکەی کە تۆ سیرەکەی سەعات چواری بەیانیە پێنجی بەیانیە خەریکی ئەم تۆ بجیت یعنی بی لەوە ناکەیتەوە کە تۆ دژمنەکەت هەچ کەسێ بێ ئەتر مقابل دێتە سەر ماڵەکەی خۆت هەر ماڵەکەی خۆت ئەڵێم بێجگەر لە خاک و نیشتمانەکەت ئەبێ بی لەوە بکەیتەوە کە وارایان بێنین کە لەسەر خاک و نیشتمانی خۆیان دڵسۆزمن ئەوەی بینیتان ڕاوسەنجی هاوڵاتیان بوو هەندێک لەو کەسانی کە من دوانجەم مامۆستا بوون باسییان لەوە کرد کە بەداخەوە لە سیستەمی پەروەردەکردنی ئێمە کێشە هەیە بە تایبەتی بۆ نمونە سیستەمی پەروەردەکردنی خێزان کە دایک و باوکەکە وەکو پێویست دەیانتوانێت ئەو منداڵەوا لێ بکەن کە جدی بێ لە ئەنجامدانی کاروبارەکانی ڕۆژانەی خۆیان چونکە خودی دایک و باوکەکە ڕەنگە بۆ خۆیان جدی نەبوو بن منداڵەکەی چاوی لە ئەوان کردووە یاخود بەشێکی کێشەکەش لە سیستەمی پەروەردەکردنی قوتابخانەکانایە کە نەیانتوانیوە وا لەو قوتابیە بکەن یاخود دوانەیەکی تایبەتیان نەبووە کە ئەو قوتابی ڕۆژانە ئەو شتێ بگوێ بدرێت کە لە ژیانی ڕۆژانەی خۆتا باجددی بە چونکە ئێمە کاتێک ڕۆژانە کارێک بۆمان دێتە پێشەوە ئەگەر لە کاتی خۆیان بیکەین دەرونیە مرتاح بین و کاتی کەشمان بۆ مێنێتەوە کە هەر شتێکی دەرکە دێتە پێشەوە ڕۆژانە ئەنجامی بدەین بەڵام کاتێک کە تاخیریەکەین ئێمە لە ڕووی دەرونیەوە مرتاح نابین ئاسوودە نابین چونکە چاوەڕوانی کارێکین کە هێشتا نەمان کردووە هیوادارین کاتی هەموو لایەک بەرەکە داردر بێ هەموو کارەکان لە شوێنی خۆیان ئەنجام دەین تاوەکو بتوانین زۆرترین کار بمێنێتەوە بۆ کارەکانی تری ڕۆژانەمان پامیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ